بەناوی خوای گەورە میهرەبان سوپاس بۆ خوای گەورە پرۆژەی نووری جیهان کە پرۆژەیەکی سەرتاسەری ڕێکخراوی گەشتپێدانی قوتابیانی کوردستانە و ساڵانە لە مانگی مەولود ڕادەگەێنرێ. سوپاس بە خوای گەورە ئەم ساڵ ڕێژەیەکی بەرچاو زیاتر لە ساڵی پات کە ئەگەر باسی تێکڕایەکە بکەین سەرتاسەریەکە بکەین زیاتر لە 55,000 کەس ناوی خۆی نووسی و ئەمڕۆ تاقیکردنەوەیان ئەمجا لە شاری هەولێریش لە زیاتر لە 9,000 هەولێر و دەوروبەر زیاتر لە 9400 کەس ناوی خۆی نووسی لە 4 شوێن ئەمڕۆ لە سەرتاسەری هەولێر تاقیکردنەوەیان ئەنجامدا هاوکات لەگەڵ تاقیکردنەوە سەرتاسەریەکان لە شار و شارستەکانی تر لە شاری هەولێر لە یاریگای نادی ئاسۆ لە مەخمور لە کەورگۆسک لە خەبات لەم چوارشێنە تاقیکردنەوە ئەنجامدرا. ئەمەش لە پرۆژەی نووری جیهان ئاشناکردنی گەنجان و لاوانمانە بە سیرەت و فەرمایشتەکانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە دووتوی ئەو بابەتانەیان بۆ پەروەردەکردنینەوەی بۆ ئایندەی نەتەوەیەک خۆی بینێتەوە. بسم الله الرحمن الرحیم والصلاة والسلام على رسول الله. سەرەتا جێگای دەستخۆشیە و جێگای فەخر و شانازیەک من کە بەندەیەکی وەکو من بەشداریم کردووە لە پرۆژەیەکی ئاوا گەورەدا. بەڕاستی جێگای دەستخۆشینە پرۆژەی نووری جیهان. لێرەوە دەمەوێت دەستخۆشی لە تاک بەتاچیان بکەم لە تاک بەتاکی کارمەندەکانیان هیوام سەرکەوتنیانە و هیوام بەردەوامیانە لەو کارە چاکانەکە. بەڕاستی پێشەم شتێ ئەمە کارێکی زۆر مەزنەوە شانازیەکەین بە خۆمانەوەکە خۆبەخشین و چاودێرین لەم پرۆژەیە بکەم پرۆژەیە گەورەترین پرۆژەیە کە فەرموودەکانی سەروەرمان عەلەیهی سەلام ئاشناکا بە خەڵک. ئەگەر ئەم پرۆژانە نەبێ خەڵک بەڕاستی ئاگای لە فەرموودە و فەرمایشتەکانی پێغەمبەرمان عەلەیهی سەلام نەما. بەڵام ئەم پرۆژانە هاندەرێکی زۆر باشە یارمەتی دەرێکە بۆ گەرمکردنەوەی خەڵک کە بەڕاستی ئیتیباعی ڕەسوول بکە عەلەیهی سەلام و هەروەها شانازیە بەژاریکردن لە شتێکا کە تەنها لە پێناو خۆی گەورە بێ پارە و مادە و پاداشی شتێگرنگ نیە تەنها خۆ ئاگای لێ بێەوە بەس. بەڕاستی فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو یعنی پڕحیکمەت و پڕچێژ و واتانە یعنی هەموو پێویست بۆ ئینسانی موسڵمان بەتایبەت ئیماندار یعنی فەرموودەکان ڕەنگ بداتەوە لە ژیانیان. بەڵام ئەوانەی ئەوەندی من یعنی مطالعە و خوێندنەوەی ئەو فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر فەرموودە هەبوو تەئسیر لێکردمەوە یعنی متفیم تأثير بومو يعني كاريجري هو لسرم والله يعني يكك لو أنا كبيغمبري قادة فرمي صلى الله عليه وسلم إن الرفق لا يكون في شيء إلا زانه ولا ينزع من شيء إلا شانه يعني كنرمنياني يعني براستي بيغمبري قادة فرمي صلى الله عليه وسلم كنرمنياني لهرشتك داها بتزواني دكا ولا هرشتك داد نما تابقرة يعني نمينة وناشرني دكا. رحم الله من سمع من الحديث فبلغ كما سمع. ما نيتبو تفير كرديو فرموديا أو فرموديا زور خوش ببلامو لنا يعني زور أحسن وزور خوش ببلامو. ما نيتبو ما نكبهسي بيغمبركاني ذكر زور خوش ببلامو. دل خوش بو أحسن بكرد حزم لي بو أوي تل فرمودي بخوشيش لبركم يكي كان لو فرمودانا وكل لبرم كرديا كدفرمي بيغمبر صلى الله عليه وسلم عليه أفضل الصلاة والسلام رحم الله من سمع مني حديثا فبلغه كما سمعه واتا رحمة لو كسيبتك فرموديك لمني بردوا بخلق شجعان دوا وفريان كدوا كارشي بيدا كان. والله سپاس أنا كم دستان حجة بأم برفتا لخوا بزيابة كأمر تحقيقنا كزور بسركوتي بري وتو لخوا بزيابة جماري كي زور الحمد لله بجداريان كلهم بروسيا لخوا بزيابة وبرسيارة كان يزور أسامو كبجداروان قصيان ليكر دستان حجة. بسم الله الرحمن الرحيم. سركاد دەستخۆشی لە ڕێکخراوی گەشتپێدان دەکەم لە بۆ مەشروع پیرۆزەی. طبعا هەموو فەرموودەکان شایانی ئەوەیە ئینسان جێبەجێ بکە لە ژیانی بگۆڕێ. ئەو فەرموودەی کە من زۆر پێی سەرسام بووم کە پێم وایە ئێستا لەناو خەڵکی ڕەنگدانەوەی نییە ئەو فەرموودەیە کە عوقبەی کوڕی نافع لە پێغەمبەری خوا دەجێڕێتەوە صلی الله علیه وسلم کە دەفەرموێ پەیوەندی بکە پەیوەندی مەپچڕێنە لەگەڵ کەسانەی کە پەیوەندیان لەگەڵ پچڕاندی یارمەتی ئەو کەسانە بدە کە یارمەتی نادن ببەخشە بۆ کەسانەی کە پێت نابەخشن. ئەو فەرموودە زۆر کاریگەری هەبوو لەسرم کە پێم وایە پێویستە لە ژیان ڕۆژانەمان جێبەجێ بکەین. تقولي من باش سلامتي چی استفادت لە فەرموودەکان کرد لە کاتی خوێندنەکەی؟ والله زۆر چ شتێک زۆر سەرنجڕاکێشایە یعنی کە خوێندت هەست کرد زۆر خۆشە؟ فرمودي رحم الله من سمع مني حديثا فبلغه كما سمع. والله چی استفادت لێ کرد؟ دەبەرەوەی هەر کەسێک فەرمودەیەک ببیستێت
ئەوەی بۆ کەسی دیکە بگێڕێتەوە پاداشت بۆ دەکەێت. پرۆژەیەکی زۆر باش و سەرکەوتووە الحەمدولیلا سەرتاسەریە جێی دڵخۆشیە بۆ هەموو برا و خوشێکی موسڵمان. بەڕاستی چل فەرموردەی زۆر نایاب و جوانێ هەڵبژار بوو. فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەبعاً هەمووی نایابە، بەڵام ئەمان چەند فەرمودەیەکی ناسک و جوان و ئاسانیان هەڵبژاردبوو بۆ بەناوی خی بەخشندەی میهرەبان. بێگومان پرۆژەی نوری جیهان کە تایبەتە بە فەرمودە شیرینەکانی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام بەڕاستیەکێکە لە پرۆژە گرنگەکان لە سەرانسەری کوردستان کە گەنجان و قوتابیان و لاوان ئاشنا دەکات بە ژیانی پێغەمبەر بە فەرمودەکانی پێغەمبەر و دووبارە پەروەردەکردنەوەیان لەسەر بنەماکان و ئاراستە و ئامۆژگاریەکانی پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سەلات وەسەلام. بۆیە پرۆژەی زۆر گرنگە بەڕاستی و ئینشاڵڵا ساڵ بە ساڵ باشتر و چاکتر و زۆرتر گەنج و لاوان بەو فەرمودان ئاشنا دەبێت و داهاتوی باشتر و گەشتدار بدەن دەبێت ئینشاڵڵا. هەموو فەرمودەکانت ئەیبیان نەبوو لەخوای بەزای زۆر دەستخۆشتانی دەکەم کە ئەو خولەتان کردەوە. ئەم یەکەم جام نییە بەشدار لە خودی دەکەم، جارشکەش بەشداریم نەکردیتەوە. بە زۆرم هەوڵدایە تا بگەم بە ڕادەیەکی باش زۆر باشم جواب بدەیت. سەرەتا بەناوی خی گەورە میهرەبان. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن والاه. طبعا هیچ پاڵەرێکی مادی نەبوو، هیچ پاڵەرێک نەبوو کەوا لە دەرەچی بی هانمان دەبێ وێرە، فقط ئەوەی پاڵەرێکی ناوەشی بوو، ئەویش خۆشەویستی فەخری کائینات پێغەمبەرمان صلی الله علیه وسلم. پێغەمبەر زیندووە ئێستا لەناومان، ئێستا سفاتەکانی زیندووە تێدا. ئەمڕۆ دەبینی بەدەیان هەزار کەس بەشداری لەو پرۆژەیە جوانە بوو. بەڕاستی ئەو پەڕی شانازیە بۆ گەنجی هەرێمی کوردستان کەوا بە خۆشحاڵیەوە ڕویان لەم پرۆژەیە کردووە. بسم الله الرحمن الرحیم. لە سەرەتاوە دەستخۆشیتان لێ دەکەم، بەخێراتتان دەکەم. بەڕاستی ئەو پرۆژەیانی ئەو یەک بەخۆم کە بوو بەرەکەت بەشداریم کرد لەو چل حەدیسەکەی بە هەر بەڕاستی ینی هەز دەکەم، ینی لە دایکبوون ئەوڕۆ ئەوەندە هەز بە خۆشی دەکەم، چاوەکە فرمێش دەبارێن. بەڕاستی ئەو هەموو خەڵکی دەبین، ئەو هەموو حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئێمە نوێ دەکەینەوە و لەبەری دەکەین و یعنی مەرج نییە ئیلا لە بۆ دەرەجە ئەوە بێ و سبەینە شتێک هەدیەک دەبوو دەرچی نەخێر. ئەوەی لەوەی گەورەترە تو هەز دەکەی کە یعنی هەموو هێواتمان ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خەودا ببینین. بە فەرمودەکانی نازدارمان پشتیوانی گەلێ غەزە دەکەین. بە فەرمودەکانی نازدارمان پشتیوانی گەلێ غەزە دەکەین. سپاس گەشە پێدان. سپاس گەشە پێدان. سپاس گەشە پێدان. سپاس گەشە پێدان.